بە ناوی خوای گەورە دەستخۆشی لە دکتۆر بژار و دکتۆر دلێر دەکەم. بەڕاستی نەخۆشی کچەکە منیان دیتەوە، زۆر دکتۆرمان کرد، زۆر جێمان کرد، نایان دەدیتەوە. ئازارە هەدایانگە قۆڵۆنە و زۆر ئازاری هەبوو. بەڕاستیەوە 6 مانگە زۆر ژانی هەبوو. زۆر یەک دکتۆر نەیزانی کچی من چیتی. دەستخۆشیان لێ دەکەم هەبە سوتفەش ئەم لە تەواری دکتۆر دلێر کە بینی زانی ئەوە فەحسوشتی لۆ کردن، گوتی ئەوە بەردە لە زراوی. دوایە گوتی نە ئەو جارە فەحسکەمان کرد، گوتی ئەوە ڕۆی شتێ لۆ بۆڕی لۆسە جەرجی. دەستخۆشیان لێ دەکەم. بەڕاستی جێگای شانازینات. هیوادارم سەرکەوتوو بن، خوای گەورە هەپ لێ بەرزیان کاتن، سەرکەوتو دنیا قیامەتیان کە. خوا خێریان بنووس یا ڕەبی. مەمنونیانم. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.